نووسینگەی خەلیفانی دەستگای خێرخوازی بەخشین بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە جلوبەرجی جەژنیان بەسەر 170 مناڵی بێباوک و کەم دەرامەت دابەش کرد. جلوبەرگەکانیش لەلایەن دەستگای بەخشین بە هاوکاری خێرخوازان دابین کرابوون. ئێمە ئەمڕۆ لە نووسینگەی خەلیفانی دەستگای خێرخوازی بەخشای هەستین بە ئەنجامدانی پرۆژەیەکی تر لە مانگی ڕەمەزانی پیرۆز، ئەویش دابینکردنی جلوبەرجی جەژنە بەسەر منداڵانی فەقیر و هەژار و یەتیم. شایانی باسە دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە ئەم جلوبەرگیان بۆ دابینکردن کە ئەم ساڵیش هەر وەکو نەریتی ساڵانی چەندین پرۆژەی ناوازەی هەبوو دەستگای بەخشینێک لە پرۆژانە دابینکردنی جلوبەرجی جەژنە بەسەر منداڵی فەقیر و هەژار و هەروە پرۆژەی تریشمان هەبوو وەکو نووسینگەی خەلیفان، ئەویش دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر خەڵکی فەقیر و هەژار. ویستمان ئەم ساڵش بە بۆنەی جەژن کۆمەڵێ خەڵکی فەقیر و هەژار لە ناوچەیە هەیە، ویستمان کەمێک ساڕێژیان کەم بکەینەوە بۆ جەژن هەندێک جلوبەرجیان بۆ دابین بکەین. جلوبەرگەش بریتە لە جلوبەرجی جەژنە و پێڵا و پانتۆڕە و کراسە و ئافرەتان مناڵانە تایبەتە بە جەژن. من وەکو مامۆستایەکی ئاینی دەستخۆشی لە نووسینگەی بەخشینی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەەکەم کە بەردەوام هاوکاری خەڵکی کەم دەرامەت و هەژار ئەکا. هیوادارین خوای پەروەردیگار بەرەکەت بەسەر ماڵ و سامانیاندا بڕێژی و دەستخۆشیان لێکەین. بەڕاستی لەو مانجی ڕەمەزانی پیرۆز جێگەی دەستیان دیارە لە هەموو شوێنەکانی کوردستان. ماندوونە ناسانە یارمەتی خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەدەن. لای خۆشیانەوە مناڵان سوپاسی دەستگای بەخشین دەکەن کە ئەوانیان بەسەر کردوتەوە و دڵخۆشن بەم دیارە کە بۆ جەژن پێیان داون. بەناوی خوای بەخشۆ میرەبان ئێمە زۆر دڵخۆشین وەکو منداڵانی ئەم ناحیە خەلیفان زۆر دڵخۆشین ئەم جێژنانەیان پێداوین دەستگای بەخشین. جێژنانەکە بریتی لەوەیە پێراوەک و پانتۆڕێک و فامیلا. زۆر سپاسیان دەکەین، زۆر دڵخۆشین بەم جێژنانێ پێیان داوین، زۆر سپاسی دەستگای بەخشینیش دەکەین. بە ناوی خوای گەورە میرەبان بەڕاستی زۆر سپاسیان دەکەم کە هەستان بە دابینکردنی ئەو جلوبەرگە بۆ مناڵان. بەڕاستی زۆر سپاسیان دەکەم، هیوادارم هەر سەرکەوتوون. بە ناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەم بۆ دابینکردنی جلوبەرگ بەسەر جلوبەرگی جەژن بەسەر منداڵاندا و کە جلوبەرگەکە پێڵاوێک و فامیلێ و پانتۆڕە کە دەستخۆشیان لێ دەکەین. دەستگای خێرخوازی بەخشین بە پرۆژە ناوازەکانی لە سەرجەم شارەکانی کوردستان بەردەوام خەڵکی هەژار و کەم دەرامەت بەسەر دەکاتەوە و هەر لە دروستکردنی خانوو و دابەشکردنی سەبەتەی خۆراک و جلوبەرگ و دابینکردنی کورسی شەحن بۆ کەم ئەندامان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.